بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە هەر لە دیدگەیەم بەرنمەیەوە پێمان خۆشە کە بە بۆنەی ساڵ یادی 12مینی کەناڵی ئاسمانی پێیامەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی پێیام و بەرنمەی دین و دنیا بکەین. هیوادارین لە داهاتووداوە لە ساڵی نوێدا پەیام و بەرنامەی دین و دنیاش بتوانێت بە گوڕ و تینێکی نوێەوە کار بۆ جەماوەرەکەیان بکەن. خۆشەویستان لە ئەڵقەی ئەم جارەی بەرنمەکەتان بەرنامەی دین و دنیا لەگەڵ بەڕێز ساڵح سەعید مافناس قسە لەسەر ئیسلام و کۆمەڵگەی مەدەنیەکی. سەرەتایی بەرنامە بە گەرمی بەخێراتنی بەڕێزگای ساڵحەکەین بەخێر بێن. سپاسانەکەم. دەمەوێت لێرەوە بچمە ناو ئەم بابەتە هەستیارەوە. ئایا ئیسلام بۆچوونی تایبەت بە دەوڵەتداری هەیە یان نە؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پێغەمبەری ئیسلام و بۆ سەرگیانی یارانی و شان کەوتوانی بەگشتی. سڵاو و ڕەحمەت و بەرەکاتی خوا لە جەنابتان و لە ستافی بەرنامەکە و کەناڵی پەیامیش. سڵاو و ڕێزیش بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. گەڕای پیرۆزبای منیش پیرۆزبای ئاراستەی جەنابت و ستافی بەرنامەکە و ستافی کەناڵی پڕخێری پەیامەکەم بە بۆنەی 12مین ساڵ یادی دامەزراندن و پەخشکردنی بەرنامە جوانەکانیەوە ئینشاءڵڵا لەم دەرگایانەوە سوودێک بە جەماوەرە ئیسلامیەکەوە خەڵکی کوردستان بگەێنە دەربارەی بە تایبەت مەعریفە ئاینیەکان کە شتێکیان لێ وەرگرێ. ئینشاءڵڵا ناوی خۆی بە خۆیەوێتی پەیامە و پەیامیشی گەیانەوە ئینشاءڵڵا. ئێمە کاتێ باسی ئیسلامەکەین، ئایا ئیسلام هیچ بیرۆکەیەکی یا هیچ بابەتێکی سەبارەت بە دەوڵەت هەیە یان نا؟ طبعاً ئەگەر ئێمە سەیری مێژووی دروستبوونی دەوڵەت بکەین لەسەر ئەم تەرزە نوێی کە ئێستا هەیە، یعنی مێژوەکەی زۆر نییە بەڕاستی. حەزانم ناگاتە 200 ساڵێکە زیاتر یا کەمتر دەوڵەت تەشکیل بووە بەو سیستمە نوێیە و بەو شێوازە نوێی کە ئێستا هەیە. کە جێگورافیەکی دیاریکراوی هەیە یان سیستەمێکی دیاری. بێگومان تەبان کاتێک کە بەم شێوەیە ئیسلام بەم شێوەیە باسی دەوڵەتی نەکردو بەڕاستی پێم وایە، بەڵام ئیسلام ئەتوانین بڵێن چوارچێوەی بۆ دەوڵەت دروست کردووە و بنەماکانی دروستبوونی دەوڵەتی بەڕاستی فەراهەم هێناوە. ئەگەر ئێمە سەری ئەرکانەکانی دەوڵەت بکەین، دەوڵەت لەسەر چەند پایەیەک پێکێت. یەکێکیان شەعبە، یەکێکیان سوڵتەی سیاسیە، یەکێکیان ئیقلیمێکە کە هەیە. هەموو ئەمانە بەپێی ئەو قانونی دەستوری کە باسی دەوڵەتی کردووە، ئیسلام هەموو ئەوانە تیا جێی بۆتەوە. باسی شعبێکەکە، باسی گەلێکەکە و باسی ئومەتێکەکە کە ئومەتی ئیسلامە. یعنی بازنەکەی فراوانتر کردو بۆ ئومەتی ئینسانیش تەنانەت، چونکە کاتێ ئیمامی عەلی خوای گەورە لێ ڕازی بێ کە مالیکی ئەژدەرە نێرێ بۆ میسر، وەسیەتی بۆکە ئەڵێ ئەچیتە میسر، وەسیەتت بۆ کەم ئاگاد لە خەڵکی میسر بێ، چونکە خەڵکی میسر لە دوو حاڵەت بەدەرنین، ئیما ئەخول لەکە فی الدین ئەو نەظیر لەکە فی الخەلق. جامە بەستم ئەو بازنەیە، یعنی کە بازنەی شعبە، شعبی ئیسلامی و شعبی ئینسانیش، یعنی نەزرەی ئیسلام بۆ کۆمەڵگە نەزرەیەکی شاملترە لە تەنانەت لە چوارچێوە دینیەکە، ئەچێ بۆ چوارچێوە ئینسانیەکە. ئەم دوانە چ جیاوازیەکان هەیە؟ ئەم دوو چەمکە، چەمکی ئینسانی و چەمکی ئینسانی و چەمکی ئیسلامی طبعاً هەردووکیان بەیەکەوە گرێدراون. یعنی کاتێک کە تۆ باسی ئیسلام ئەەکەی لەگەڵ ئیسلامە ئینسانیش بوونی هەیە، چونکە یەکێک لە خەسایسی ئاینی ئیسلام دینون ئینسانیون. ئینسانیەکە لە ڕووی مرۆییەوە بەرفراوانترە، لە ڕووی مرۆییەکەیەوە. بەڵێ خیتابی ئیسلام خیتابە بۆ هەموو مرۆڤایەتی. خوای گەورە لە قورئانەکە فەرمێ یا ئەیوهە الناس، زۆرینەی خیتابی قورئانی بە یا ئەیوهە الناس دەست پێکە. و کاتێ باسی دروستبوونی ئینسانەکان و باسی تعارف و تەئالوف ئەکا لە نێوانیانە، یا ئەیوهە الناس ئینا خەلەقناکم من ذەکەر و ئونثى. ئەوانەی زاراوەی یا ئەیوهە الناسیان تیا بەکار هاتووە، چ تایبەتمەندیەکی لەخۆوەگرن؟ چ فراوانیەکی؟ فراوانیەکەی ئەوەیە کە هەموو مرۆڤەکان ئەگرێتەوە بە جیاوازی ڕەنگ و دەنگ و نەتەوە و ئاین و هەمووی ئەگرێتەوە.
يعني خطابك بو هم مروفا لدولة منو هجارو بيقرا لأقصى شمال وبو أقصى جنوب لأقصى شرق وبو أقصى غرب هم مروفا كان أقريته ويبي بوتري ناس أم خطابة أقريته يتر ببيع ويكا يعني تخصيص بيبو إيمان دارا فيما أجر إيما نظري يعني وكتون تروانيني كي وردي قرآن بكي قرآن أو شويناني كباسي يا أيها الذين آمنوا كردوا باسا كان باسي حكمة باسي التزامه بقوانين إسلامه لبروا ليرشا إسلام يعني الرعاية أوي كردوا كناكري أحكام إسلام بس غير مسلمانا جيب كري همو أو آياتان يا أيها الذين آمنوا هاتوا باسي أحكام إسلامه وباسي أوي كالتزام بكن بتوجيهات خواهية لبروا ليا تخصيصي كردوا بو إيمان داران بلام أوي كباسي إنسانية وكمال بابتي ترى وتعفرمي يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا باسي تآلفوا تعارفك للنوان همو مروفكان همو يان لسر يك كسفري إنسانية كوب بنوا وبيت سفري كبرايتي وأجر سيدي خطابي قرآني بكين كاتي خطاب باسي أمتكانك أخاهم لوطا يعني باسي أخاهم هودا هما باسك بوشيا خو أواني تربيدين بون زور خرابيش بون قومي لوط يقول له قوماني كخواي جور دوازار كزور سر رويان كتل نايو بردن والله من لقل وشا أفرمي براكان لوط برايان لإنسانيته برايان لقوميتيشا چونك إما أم بازنانا همو كومانا كاتو أجر إما سيدي خومان بكين هر يك لإما كومالك بازني برپرسياريتي من هي بازني برپرسياريتي كسيتي خومان من هي دواتر بازنەی بەرپرسیارەتی خۆمان و خێزانەکانمان دواتر گەڕەکەکەمان دواتر خزم و کەسەکەمان چونکە دراوسێ لە خزم نزیکترە دواتر خزم و کەسەکەیە دواتر خەڵکی شارەکەتە دواتر خەڵکی ناوچەکەتە دواتر خەڵکی وڵاتەکە بەگشتی دواتر ئەبێتە خەڵکی هەموو سەرزەوی بەگشتی لەبەرەوە بازنەکانی بەرپرسیارەتی ئیسلام بەم نەزرەوە سەیرا بەم تێڕوانینە سەیری هەموو بازنەکانی بەرپرسیارەتی کردووە لەبەرەوە خیتاب و توجيهات وآراستي قرآني آراستيك بروى إنسانيك لإسلاما إنسان أصله وإنسانية أصله للدولة الدارية بله حتى لدين داريشة نشوك الراسية باسي كأفرمي إن أكرمكم أفرمي عند الله نافرمي للدنيا عند الله يعني يوم القيامة أجينا الليلة أقروا أبويا في غمري صلى الله عليه وسلم فضلي مسلمانك يدا بسر كافرك لكاتك كأتون بردمي محكمة قاضي إمام علي لقل كسك يهوديا شت بردمي قاضي هدو كانوا يقرأ وسندين راست وبإمام علي ناضي أمير المؤمنين شون باني أوكا أو أواج باني أوكا شون دعوي شاهد لا يهوديا كاكا بهمان شيء ودعوي شاهد لا إمام علي كا ولا كوتايشا حكم أداء بدرعك بو يهوديا كنك بو إمام علي أجل تبين يمكن أما صلبي عدالته ذات برورية كإسلام هنا بيتبو مجتمعي بشري هموانش بيوسيان بواحد همو مروفاتي بيوسي بو شمكا هيك شمكي عدالته وشمكي إنسانيته وشمكي برايتي إنسانية إما أجر يعني إسلام تروانيني بمروفكان لسر أساسي إنساني بونا وأخواي جوركاتي هندق لنا توكاني شي لنا وبردوها لبر كفر لنا ينبردون الكل لبر ظلم لنا يبردون خطاب قرآني دجي ظلمه أجر وانا بيت شون خواي جورا آزادي ممرو كانت كأفرمي وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر يعني أمام شون بليلود كي آزادية كإيتر باسي عقيدة باسي إيمانة بخوا باسي باوربونة بپروردگار كخوي أفرمي لحديث قدسيك لبيغمبر صلى الله عليه وسلم دم خوي پروردگار وجرته كفرمي منو بني آدم لأمريكي عجيبين من درستم كردون غيري من أفرسن من رزقي أنا دم صواسي غيري من أكن نكهر لو سردماش جنابي ما مستعيني لم سردمي استاش معنا مكومة شمكاني كجناب باسي كي لو سردمي بيغمبرا كاتي قرآن دان كاتب بنما هيك بو دولة داري وبو رخصني جيان باشا لني ودوغي عربا لا
سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام. ئێستا غەرب ڕۆژئاوا ئەوروپا مەسەلەن شانازی بەم چەمکانەوەکە کە هێشتا بە تەواویش مەسەلەن نەدراون، بەڵام لەو سەردەمەیە کە ئەبینی دەکرێنە بنەمای دروستکردنی بۆ جۆرە دیدێک بۆ دەوڵەتداری، بۆ ئینسانیەت، بۆ ڕێزگرتن لە یەکتری، بۆ پێکەوە ژیان، بۆ نمونە مەسەلەن. بێگومان ئێستا ئێمە ئەگەر بڕۆینەوە بۆ موجتەمەعی مەدەنی، یعنی کاتێک کە سەیر دەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وحی بۆیەت، قورئانی لەبەردەستایە، یعنی وحیش بەردەوامە و قورئانش ئەوەی کە هاتووتە خوارەوە لەبەردەستێتی. بەڵێ تەوجیهاتەکان ڕاستەوخۆ جیبریل هێنێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵام لە کاتێکە کە ئیعلانی دەوڵەتی مەدینەکە دەستوورێک دەهێنێ و پێم وایە یاساناسان ئەوەی کە دیراسەی یاسایی هەیە و باسی تاریخی دەستور ئەکرێت لە مێژووی یاساییە، پێم وایە دەستوری مەدینە یەکەم دەستوری نووسراو بێ لە مێژووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆی تقریبا ئەتوانم بڵێم 52 بەند نیوەی یان زۆرینەی بەشێکی زۆری ئەو بەندانە ئەو مادانە باسی یەهود و باسی پێکاتەکانی مەدینە ئەکا. یعنی بە تەواوی ئەتوانین بڵین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەساسی دەوڵەتێکی مەدەنی لە مەدینەیە دروست کرد و ئەمەی کە ئێستا باسی ئەم چەمکانەمان کرد ئێمە ئێستا لە سەدەی 21ەمین. با بڕۆینەوە بۆ مێژووی ئیسلام. لەکوێ مێژووی ئیسلامە واز لە موامەرات و شتەکان بێنین کە ئەوە هەیە، بەڵام ئەوەی کە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەتا ئەگاتە عەلی کوڕی ئەبی طالیبیش خوا لێ ڕازی بێ، بۆ دوای ئەویش هەتا عومەری کوڕی عەبدولعەزیز کە بە خەلیفەی پێنجەم ناوە برێت. کاتێک کە ڕۆژێگارودی پرسیاری لێ یەکەن ئەڵێن تۆ ڕێی چییە بەرامبەر بۆ مەقۆلەی کارڵ مارکس و ئەنجلێس و ئەوانە کە ئەڵێن دین تلیاکی گەلانە، لە ساڵی 60ەکانە 62ەوە ئەزانم لە میسر مجلەی ئەطەلیعەی میسری مقابلەیەکە سەبارەت بەوەی ئایا ئیسلام تلیاکی گەلانە یان نا، دین تلیاکی، ئەوان وتوێتی دین تلیاکی گەلانە نەوتوێتی ئیسلام. طبعا ئەو مستەڵەحەکە ڕاز دەکاتەوە یا بڵێن دەسەواژەکە ڕاست ئەڵێ ئەگەر کارڵ مارکس دیراسی ئیسلامی بکردایە و مێژووی ئیسلامی بخوێنایەتەوە فقط بڕۆیشتایە بۆ سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز کە چۆن بڵێ سندوقی یان مالیەی گشتی مسلمانان ئەوەندە بەیتولمالی مسلمانان ئەوەندە دەوڵەمەند بووە بەس بە پارەی زەکات لە جنوبی ئەفریقا کۆیلایان کڕی و ئازادیان کردوون. لە هەموو عالەمی ئیسلامیا کەسێک نەبوو زەکاتی پێ بشێت، هەموو مرۆڤایەتی قەرزاری سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە. ئەگەر ئێمە تێبینی ئەو مێژووە بکەین ئەو سەردەمە بکەین کەسێک بە ناوی دینەوە نەچەوسێنراوەتەوە، بە ناوی یەکێک مەسیحی بوو بێن نەچەوسێنراوەتەوە، بەڵکو بە پێچەوانەوە لە دەستوری مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە بەندە سەرەکیەکانی دەستوری مەدینە ئەنووسێت و ئەوەی کە زۆر زۆر گرنگە لە نووسینەوەی ئەو دەستوریە ئەوەی پەیوەست بووە بە یەهود بە جوولەکە لەگەڵ جوولەکەکانەوە لە ماڵی جوولەکە دانیشتووە، ئەوەش پەیوەست بووە بە مسلمانان لەگەڵ مسلمانان دانیشتووە. لێرە ئەفەرمێ چی؟ إن يهود بني عوف أمة مع المؤمنين لليهود دينهم وللمسلمين دينهم. عملوا تكي أو عدالتي كمرفاتي بلام لم سدما يا ماما سعباس أو تالا ولاتك يوكو الصين ببرتاوي همو دنياوة 20 مليون مسلمان أشوف سين ريتو لجرناوي إرهابة لەژێر ناوی تیرۆریستیە و مراقبە خراوەتە ناو ماڵەکانیان، مراقبە خراوەتە سەر تەلەفۆنیان، سەر یعنی کەمترین ئازادیان لێزەوت کراوە. ئەوەش بۆرما لەوێەوە ئەو شوێنەکانی تر. یەک سەرنجم هەیە جەنابی مامۆستا، کاتێک باسی ئەم چەمکە دەوڵەت چەمکانەکرێت کە لە دەوڵەتداریە هەیە، باسی چەمکە مۆدێرنەکانەکرێت کە مێژوەکەیان لەکوێوە هاتووە بۆ نمونە ڕای گشتی کۆمەڵگەی مەدەنی و ئیلە ئاخریه. مثلەن ئەوان لە یۆنانەوە دێن پیایە سەرچاوی پێگرن هەتا مەسەڵەن ڕۆما، دوایەوە مەسەلەن ڕێنسانس، دوایەوە ڕۆشنگەری، دوایەوە شۆڕشی فەڕەنسی، دوایەوە مەسەلەن ئەم سەردەمانەی ئێمە ئەدەن بەلای حەزارەتی ئیسلامیە و هیچ ئاماژەیەکی پێ ناکرێ. بۆچی مەسەلەن
لەو نێواندەیە حەزارەتی ئیسلامی ئاماژەی پێ ناکرێ لە کاتێکا جەنابێت ئاماژەی پێیەکی کەپشینێکی گەورە و بەنرخی هەیە لە چەمکەکانی دەوڵەتداریە. بەڵێ بێگومان ئەوە مەقسوودە بۆ تەهمیشکردنی ئیسلام، چونکە ئێستا زۆر حەقایق هەیە لای ئەوان هەیە و لە غەرب هەیە و ڕاستیەکانیش هەموو ئەزانن. هەروەکو چۆن یەکێک لە مشریکین لەگەڵ ئەبوو جەهلە بە ڕێگا ئەڕۆن پێی ئەڵێ و ئازانم ئوبەی کوڕی خەڵەفە پێ ئەڵێ ئەبەل حەکەم بەڕاست محەممەد پێغەمەریان نا ئەڵێ وڵا پێغەمەرە، چونکە دروی نەکردووە لە تەمەنیا و درۆمان لێ نەبینیوە، بەڵام پێغەمەرایەتی بۆ ئەو بێ و کلیلی کەعبە بۆ ئەو بێ و ڕابەرایەت ئێمە چیمان دەسەکەوێت. لەبەرەوە ئەوان لەو منطەلەقەوە هەرچی جوانیەکانی ئیسلامە ڕەفسیەکەنەوە. ئەگینا ئەگەر ئێمە وەکو چۆن مەقۆلەکەی جمالدینی ئەفغانی محەممەد عەبدا سەعیدی نەوڕەسی خوا لیان ڕازی بێت ڕەحمەتی خوایان لێ بێ، هەمویان ئەمەیان دووبارە کردوتەوە لە ئەوروپا ئیسلام بوونی هەیە بەس مسلمان بوونی نییە، لە عالمی ئیسلامیشە مسلمان بوونی هەیە بەس ئیسلام بوونی نییە. جەوهەری ئیسلام لە لای ئەوان تەطبیق ئەکرێ و پێم وایە ئەگەر بڕۆینەوە بۆ مێژووی مەغۆڵ و تەتار کە هاتن و شتەکە زۆر ڕۆشنە و وازحەکە دیجلیان پڕ کردبوو لە کتێب بە شێوەیە کە ڕەنگی دیجلە تەواو گۆڕابوو، یعنی هەرچی سەرچاوی علم و معریفە هەبوو لەوێ بردیان و لەگەڵ خۆیان بردیان ئێستا لە مۆزەخانەکانی ئەوانە تا ئێسش بوونی هەیە و بە دیراسە ئینەکەن. لە یەکێک لە تەلەڤیزیۆنەکانی ئەڵمانیا باسیەوە کە لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیا یەکەم قوفڵی ڕەقەمی کە دروست کراوە مسلمانان دروستیان کردووە و چەندین داهێنانی تر. بەڵام بەداخەوە دوای ئەم بارودۆخانی کە هات بەسەر مسلمانانە ئەوەندە مسلمانانە سەرقاڵ کرد کە نەیپەڕژایە ئەوەی کە بڕوە یعنی داهێنانێ بکات لە ژیانیا. ئەگینا ئەوەی کە تەنانەت ئەوانش لە ئێستا لە ئەمریکا و لە بەریتانیا گەورە دەکاتیرەوە ئەطیبای ئەو وڵاتە مسلمانن، ئەوانەی کە لە ناسان مسلمانن. سەردەمی هەستانەوە و نوێبوونەوەی ئەوروپا یەکێک لە پایە هەر گرنگەکان وڵاتە با بڵێن عەرەبیەکان بوو، با بڵێن ئەو زانستە بوو کە لەو چوارچەوەی لە با بڵێن خلیجی ئەو دەوڵەتانی عەرەبی کە ئێستا پێیان ئەوترێت دەوڵەتانی عەرەبی خۆی بینێتەوە، مەسەلەن زانستی ئێستێرە ناسی بوو، زانستی بیناسازی بوو، زانستی پەیکەرتاشی بوو، زانستی بیرکاری بوو. مەسەلەن هەر ئەو زانستانەی ئەوان کردیانە بناغی شۆڕشێکی گەورە بۆ خۆیان تاکید بە ناوی خۆیانەوە تۆماریان کرد. جەنابی مامۆستا ئێستا چەمکێک هەیە پێوترێت دەوڵەتی مەدەنی، باشە یا مەسەلەن کۆمەڵگەی مەدەنی. ئیسلام لەم چەمکەیە مەسەلەن چۆن ئەڕوانێ؟ ئێمە چۆن بڕوانینە ئەم چەمکە لە ڕوانگەی ئیسلامەوە؟ بەڵێ پێم وایە تەبان ئەم چەمکە لەسەر مجتەمعی کە نەسیحات لە ئەوروپا بێگومان معلومە لای جەنابتان لە سەدەی 15ەمەوە ئەم چەمکە زیاتر سەری هەڵدا. لەوێ ئیتر لە حربەکانی عالەمی یەکەم و دووهەم و ئەم هەموو چۆن بڵێ دیکتاتۆریەت و ئەم هەموو خوێن ڕێژی و ئەم هەموو ئیستیغلالی مرۆڤایەتی و ئەم هەموو چەوسانەوەیە کە بوو و لە کاتێکا کە کەنیسە بەڕاستی ڕۆلی سەلبی هەبوو لە ئەوروپا هەمووانەوە ئەزانین. ئەوە کاتێکە گالیلۆ هەڵەواسری لەسەرەوەی ئەڵێ زەوی خڕە یا زەوی ئەسوڕێتەوە لە حوجرەکانی مزگەوتی گەورەیە باسیەوە کە ئەخوێنن کە وەکوڵن فی فەلەکی یەسبەحون، یعنی ئەمانە لە عالەمی ئیسلامیا دیراسی ئەکرا و باسی لێواکرا. یعنی لەو کاتێ ئەو چۆن بڵێ مستەلەحە ئەو زاراوەیە لە بەرامبەر مجتەمعی کە نەسیحە بەڕاستی بەکارهێندا، هەر مێژوەکەی بۆ ئەو کاتە ئەگەڕێتەوە. طبعا دیارە ئەگەر ئێمە پێناسەی مجتەمعی مەدەنی بۆ مانایە بکەین کە شتێکی کۆنیە لە پێناسەی بڵین مجتەمعی مەدەنیە، بەڵام مرکزێک هەیە پێوتە مرکز دراسات الوحدة العربية، تعریفێکی هێناوە بۆ مجتەمعی مەدەنی کە پێم وایە ئەنی کۆیە بۆ تعریفەکانی تر کە وتوێتی مجتمعي مدني ما بس لوي المؤسسات السياسية والاقتصادية والاجتماعية والثقافية أوانيك لما دين إخوانا إيشا كان
ئەگەر ئێمە بەم پێناسەیە باسی مجتەمەعی مەدەنی بکەین بگومان ئیسلام تەعاملی لەگەڵ هەموو ئەمانەیە هەیە. یعنی ئیسلام وەکو عەرزمکردن لە سەردەمی دروستکردنی دەوڵەتی مەدینەوە و لە کاتی دانانی دەستوری مەدینەکە 52 کەم و زیاد، یعنی بڵێن لەوانەیە لای هەندێک کە دەستورەکە دابش ئەکا هەیە لەوانەیە 48 بەند دابنێ، هەیە 2 بەند بەیەکەوە لێگەدا، هەیە یەک کەمتری ئیزافەی زیاتری بۆ کوردیا بڵێن زیاتر لە یەکی کردوتەوە بۆتە 52 بەند. هەر ئەمە ئەو چەمکە مەدەنیانەی تایە کە باسی لێواکە کە باسی هەموو تەبانێمە ئەگەر سەیرکەین لە باسی مجتەمەعی مەدەنیا باسی مواتەنە ئەکرێت، مافی هاوڵاتی بوون باسەکرێت. طبعا ئەم مافی هاوڵاتی بوونە بە دەستور تەسبیت ئەبێت و ئەم دەستورە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەسبیتی ئەو مافانەی کردو کە ڕادەربڕینی ئازاد و بێگومانی هەموو ئەوانەی باس کردووە. یعنی سەرەتا و لە خزمەتانەوەم عەرز کرد ئایەتەکە کە خوای گەورە فەرمێ وقل الحق من ربكم. ئیتر ئەمە لەوە زیاتر لا إكراه في الدين لەوە زیاتر. أفأنت تكره الناس، عتاب لپێغەمبەرێک صلى الله عليه وسلم، أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا. يعني ليرا أمانة أم دعايتي تريان أما عتاب لپێغەمبەر صلى الله عليه وسلم كخود أو ندت سغلد مكا أم خلق مسلمان نابي هموي تبتوي هموي مسلمان بيت ليه قربوا خوي وتناند إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم. يعني حسابي لا وما أنت عليهم بمسيطر. لبروا يعني باسي ما فو آزادية كان إسلام لدير زمانه وكوتم أجر باسك باسي آزادي بيرو رابع باور بون بخوا وباور نبون بخوا آزادي بدا بأمروفا كان فكيف بشتكاني تر إلا سردمي عمر يكون خطابة نبوة كعبرا وتو أنا مشروب أخواته وخمر أخواته خوي باورينك تخو معتم هیچی بۆ دەرنەکەوتووە لە دیوارەکەەوە چۆتە ئەودیو دوایی کە سەیرەکە بە مەشروبەوەی بینێ ئیتر ئێوە محاسبەی بکە ئەویش پێڵە قوربان من خەتایەکم کردو تۆ دوو خەتات کردووە. جەنابی مامۆستا هیچ تێگیرانێکمان بۆ دروست نابێ گەر بڵێن دەوڵەتی دینی یا دەوڵەتی مەدەنی، کۆمەڵگەی دینی یا کۆمەڵگەی مەدەنی مەسەلەن. ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەوڵەتی دینی دروست نەکرد لە مەدینە وەکو عەرزم کردی. یعنی چۆن؟ قورئان هەبوو. یعنی چۆن؟ ئێستا ئەگەر تەنها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە تەنها بگەڕایەتەوە بە قورئان و تەنها قورئان ببوایەتە دەستور بە تەواویە، دەست قورئانی پێویستی بە دەستوری مەدینە نەبوو. پێویستی بەوە نەبوو ئوخوەت بینی مسلمانان دروستکات، لە قورئانە هەمووی مەوجودە و ئەو چەمکانی کە لە دەستوری مەدینە هەیە لە قورئانە مەوجودە. ئەی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە هێنا لەبەرەوەی بەڕاستی نەخشەیەک دابڕێژێ بۆ مرۆڤایەتی و بۆ مسلمانان کە بابە باسی دەستوری مەدینە مەوزوعێکی ترە دەواوی لە سەردەمی عومەری کوڕ خەتابە دروست کراوە معلومە لای جەنابتان. يعني باسي مساءلة من أين لك هذا لو كسردماني أبوه باسي رعاية اجتماعية لسردم عمر كري خطابة أبوه لبر أوا إما هيج بريك كوتنيك مان بودروز نابي أجر بلين دولتي مدني وبيم هيج كامل زاناني إسلام يعني حساسيتي أنية بويكا دولتي مدني بيت دولتي مدني بيت. أما بو مفهومي كخلق عليه فصل الدين عن الدولة وكزورك لا وبرادر برزاني كبراسيل نوسرن شون لا يكجلو قساني ككرديان في موايا يكجلو نوسرانا كبياوي كي برزة وتي من عليهم فصل قدسية كان للصلاة أما تواوا فصل الدين يعني الدولة نك فصل دين لدولة فصل قدسيات كاس مقدس نية أما خصة تواو كاس مقدس نية لبردمي محاكمة ومساءلة هيج كاس مقدس نية كابرا شكال بيغمرك صلى الله عليه وسلم كابرا الرواد بيغمري صلى الله عليه وسلم بوش قرز من هذه توا عمر يكون الخطاب
خەریکە تووڕە هەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم تووڕە مەبە بەو بڵێ جوان داوای قەرزەکەت بکەرەوە بە منیش بڵێ قەرزی خەڵک بۆ ناهیتەوە. ئەوانی داوای جیاکردنەوەی دین لە دەوڵەت ئەەکەن چ کێشەیەکیان لەگەڵ دینە هەیە ئەسڵەن ئەوانە لە کاتێک گیران دروستە بێ ئەوان ئەو داوایان بۆ دروستە بێ. من پێم وایە ئەوانە ئەبن دوو بەشەوە ئەوانەی کە داوای فەصل الدین عن الدەولە ئەکەن ئەوانە نانێ فەصل الدین عن الدەولە بێ بەشێکیان بەس پێم وایە ئەمانیان جارێ مەبەستە بەشێکیان یعنی قودسیەت لە دەوڵەت بکەنەوە. ئەگەر بەم مەفهومە بێ فەصلی دین عن الدەولە یعنی پیرۆزی لە دەوڵەت بکرێتەوە پیرۆزی لە کەسایەتەکانی دەوڵەت بکرێتەوە هیچ کەسێک لە دەوڵەتە بۆی نییە بڵێ تلکە عباءة ألبسني الله فلن ينزعها مني أحد ئەمە عبایەکە خوایەتی بەسەرشانمە هیچ کەسێک بووی لێ بکاتەوە. ئەمە دەوڵەتی فیۆقراتی نییە لە ئیسلامە فیۆقراتی ئەوە لە کەنیسە و لەوانە دروست بوو لەبەرەوە ئەوانەی کە مەبەستیانە فەصل الدین عن الدەولە بەشێکیان ئەمانەیە کە ئەمانە مەقبولن پێم وایە لە ڕووی دینی ئیسلامیشەوە مەقبولن هیچ کێشەیەکیان نییە. بەڵام ئەوانەی کە ئەیانەوێ فەصل الدین عن الحیات یعنی دین لە هەموو جونگەکانی ژیان بکەنەوە یان لەژێر بکارێنانی ئەم چەمکەیە مەبەستێکی دیکە بەڵێ بەتاکید وایە مەبەستەکان ئەوەیە یعنی لەوەوە تەقە لە دینەکەن خۆیان دژە دینن هەروەکو لە هەشتاکانە لە شوێنێکە برادێک ئەلمانی بوو تاوان خۆم چەندین جار مناقەشە دروست بووە لەسەر باسی خوا و بوونی خوا و ئەو قسانە زانی بوویان وەزعەکان لێ تێگەچێ ڕۆژێکان کۆمەڵی خەڵکیان کۆ کردبووە لەیەکێ لە گوندەکانە وتوی خەڵکانەکەن بە ناوی ئێمە دژ بە دین قساکەن با بە ئێمە دژی دین نین ئێمە ئێنتی دینین. طبعا ئەوەی کە لەوێ دانیشتووە هەمووی تێی ناگە بەڵام گەنجێکی تیا بۆ تێگەیشت بوو وتوی بۆی کە بۆ خەڵکەکەی ڕۆشن کاتەوە پێیوت و فلان کەس تۆ لە فلان مەجلیسا لەگەڵ ئێمەدا نەنیشتی وتت ئەمە پەڕەیەکە ئەمە پانێتی و ئەمە نازانم چێتی و ئەوەی و باسی خواتێ نایە پێشەوە کە لە مناقەشت لە بوون و نەبوونی خوا کرد جا قسەکە ئەلێرایە ئەگەر ئەمانن ئەمە بەڕاستی پێم وایە خەڵک زۆر هەوڵیدا لەو مەجالە ئەوە لە تاریخی ئیسلام و 1400 ساڵە زیاتر محاربەی دین ئەکرێت ڕۆژ بە ڕۆژیش ئیسلام زیاد دەکات ڕۆژ بە ڕۆژیش مسلمانان زۆرتر ئەبن ئەوە تا لە فەڕەنسا سەرۆکی فەڕەنسا ئەڵێ بەڕاستی ئیسلام بە سورعەتی بەرقەڕە ئەچێتە پێشەوە و هەموو ئەو تیرۆرەی کە بە ناوی ئیسلامەوە دروستی ئەەکەن هەمووی ترسی ئەوەیە کە ئیسلام نێتەوە سەر ساحە ئەگەینا ئەزانن کەیت و ئەزانن ئەم دینە ئەبێتە دینی یەکەم لە عالەمە و دوای 2040 بە قسەی خۆیان بە قسەی غەرب خۆیان ئەڵێن ئیسلام ئەبێتە یەکەم دین لە عالەمە هێستا دووەم دینە بێتە یەکەم دین لە عالەمە لەبەرەوە ئەوانەی کە ینی حساسیەتیان هەیە بەبوونی دین پێم وایە زوڵم لە تاریخ و خۆیانەکەن لە باو باپیرانی خۆیانەکەن زوڵم لەو هەموو جوانی ئەکەن کە ئەهلی مزگەوت و ئەهلی دینداری لە ئەم کۆمەڵگەی ئێمە هەیەی ئەچێ تێڕوانین بۆ دین دروست ئەکات لە داعش و لە غەیری ئەوەوە بەڵام تێڕوانینی بۆ دینی ئیسلام نییە لە میانەی باوکی خۆیەوە مامی خۆیەوە خەڵکی گەڕەکەکەی خۆیەوە کە غەیری سلمیەت و ئاشتی و ئاشتەوایی و خێر و خۆشی بە وڵاتەکەی شتێکی تریان نەبووە. هەڵگرانی دین و دینداران باوەڕداران باوڵێن ئیسلامیەکان توانیویانە بەم چەمکەی ئەم سەردەما مامەڵە لەگەڵ ئەم واقعی ئێستایا بکەن کە پێوترێت دەوڵەتی مەدەنی وە یا کۆمەڵگەی مەدەنی مەسەلەن توانیویانە نمونەیەکی جوان پێشکەش بکەن مەسەلەن کە ئەو گومانانە بڕەوێنەوە یان بە جۆرێکی عەمەلی بەرپەرچیەوە بدەنەوە کە پێویستە دین لە دەوڵەت جا بکرێتەوە. بێگومان ئێمە ئەگەر تێبینی بکەین تۆ بڕۆی بۆ هەر دام و دەستگایەکی حکوومەت با بڕۆین بۆ زیندانەکان بۆ بەندیخانەکان کەیتایە کە ئیلتیزامی بە دینداریەوە هەبێ غیر ئەوانەی کە بە ناوی سیاست و بە مەرامی سیاسی دەستگیر کراون چێن ئەوانەی ینی من خۆم هەروەکو کەسێک لە ئیلمامم هەیە بە بوارە یاساییەکە و بە مەسائیلی دادگا و وەکۆڵێ مەسئلە قانونیەکان چێن ئەوانەی کە ئەمڕۆ
متهمن بە مخدرات، چێن ئەوانەی کە متهمن بە مادەی 456 قانونی عقوباتی عراقی کە باسی احتیالەکات، چێن ئەوانن کە قەتڵەکەن، چێن ئەوانەی کە دزی ئەەکەن، چێن ئەوانەی کە مؤامەرات ئەەکەن لە ناو کۆمەڵگەیە، چێن ئەوانەی کە خەڵک ئەکوشن، ئایا خەڵکی دیندارن، ئایا خەڵکانێکن ئەهلی مزگەوتن، ئایا ئەوانن کە هەڵگری چەمکی دینداری و خواناسی و خواپەرستین. ئەسڵ خۆ ئەوانەی کە ئێستا لە هەموو لە زانکۆکانەوە بیگرە بۆ دام و دەستگاکانی حکوومەت بۆ وەزارەتەکان، تەنانەت بۆ ئەو وەزیرانەی کە لە لایەنە ئیسلامیەکانەوە کەم و زۆر دەسەڵاتێکیان هەبی بە جوانترین نموزەجان تەقدیم کردو پێشکەش کردووە. ئەمە ئەڵێ پێچەوانی قسەکانی ئەوانی نەکا کە پێویستە ئیسلام و پێویستە دین مەبەستمان لە دینی ئیسلامە بوونی هەبێ لە هەموو جمگەکانی ژیانی ئینسانە، چونکە ئەگەر ئێمە بڕۆینەوە بۆ مێژووی یاسایی یا بڵێن زانستی سزا و تاوان، علم العقاب والإجرام لە قانوناکە لە مەرحەلەیەکی کولی قانونە ئەخوێنرێ، ئەوانی کە باسی یاساکەن و باسی سەرهەڵدانی جەرائیم و تاوانەکانەکەن، یەکێک لەو هۆکارانەی کە دەبێتە مایەی کەمکردنەوەی ڕێژەی تاوان لە کۆمەڵگەیە ئاینە و پەروەردەی ئاینیە و خێزانە کە خێزان لە ناو دینە و تایبەتی لە ناو ئیسلامە پیرۆزیێکی تایبەتی هەیە و ئێحتمامێکی تایبەتیشی پێدراوە. لەبەرەوە بەڕاستی یعنی کاتێک کە ئێمە سیر ئەەکەین بالفعل بەڵێ موسڵمانان توانیویانە تەعاملی زۆر جوان لەگەڵ مفرداتی مجتەمەعی مەدەنیا بکەن بە شێوەیە کە تەنانەت ئازادیەکانیشان پاراستووە، تەنانەت ئەوەی کە ئەم هەموو دژایەتی ئەکرێ، ئەم هەموو قسە ناشیر ناکرێ، ئەم هەموو بێ ڕێزیە بەرامبەر بە دینی ئیسلامەکرێت لە ناو کۆمەڵگەکەی ئێمە چ ینی پەرچەکردارێکە بۆ لە ناو کۆمەڵگەی ئێمەکە ببێتە مای ئەوەی یەکریزی ئاشتی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەی ئێمە تێک بدات. بڵێ مامۆستا پرسیارێکی تر ینی لە با بڵێن دەوڵەتی ئیسلامیە، ئەوەی کە ئیسلام مامەڵی لەگەڵ داکات و مەسەرەن بنەمای بۆ دیاری کردووە، یان لە واقعی ئەم ڕۆمانە مەسەرەن ئەگەر بابەتێکی ئەوە لەو جۆرە بێتە پێشەوە، ئایا هەر دەبێت پیاوانی ئاینی کەسی یەکەمی ئەم جۆرە دەوڵەتە بن، یان ئەم جۆرە فەرمان ڕەوایەتیە بن کە دین داوایەکە، یان ئەکرێ کەسێکی مەدەنی کەسایەتێکی مەدەنیش ئەو جۆرە پێشەوایەتیە بکە؟ بەڵێ ئەگەر ئێمە سەیری مێژووی ئیسلام بکەین، یەکێک وەکو ئەبوو حەنیفە ئازارە درێ لە بەرەوەی ئامادەنێ بچێت بێ بە قازی. زۆرێک لە زانایان چۆن بڵێ ئیقامەی جەبریان ئەخرێتە سەر لەبەر ئەوەی کە ڕازی نین تێکەڵ بە دەوڵەت ببن، چونکە لەوەیە مەفروزە لە ڕاستیە ئەوانەی کە ئاینداری ئەکەن بە تایبەتی ئەوانەی کە ڕەمزی علمی دینین ئەسڵەن پێویستە ئەسڵەن تێکەڵ بە سوڵتە و دەسەڵات نەبن. هەرچە من یعنی دقیق حەدیثێک هەیە بەس چۆن بڵێ دەرەجەی قووەتی حەدیثەکە ڕاستیە وەکو لە سەنەدەکەی نازانم چەنە بە قووەتە لە مەسەلەی صحەت و ئەوەیە، بەڵام لە یەکێک لە کتێبەکانە بینیم کە بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشام کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی عولەماکە فەرمێ العلماء أمناء الرسل على عباد الله بەڵام ما لم يخالط السلطان. علەما و زاناکان ئەمینداری پێغەمبەرانن بەڵام بە مەرجە تێکەڵ بە سوڵتان و دەسەڵات نەبن. فإن فعلوا ذلك فقد خانوا الرسل فەرمێ ئەگەر وایان کردووە خیانەتیان لە پێغەمبەران کردووە فاعتزلوهم واحذروهم. کەواتە لە ڕاستیە لە دەوڵەتی ئیسلامیە مەرج نییە ئەوەی کە ئەبێتە وەزیری داد یا وەزیری پێشمەرگە یان هەر وەزارەتێکی تر لە ئەستۆ ئەگرێ کەسێکی بێت معەمەم بێ یان کەسێکی ئاینی بێ، بەڵکو وەکو چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم باسیەوەکە کە هەموو کەسێک لە شوێنی گونجاوا دابنێن کە فەرمووی
إذا ضيعت الأمانة فانتظروا الساعة أجر أمانة لشويني خوينا ما شاوري قيامت بكامل قيامت يعني شي يعني تكشوني شي لازيكم أم كونا إيوتان وما إضاعة قالت كفرمي بس يوي فرمو شون إضاعي أمانة ذكره فرموي إذا أسند الأمر إلى غير أهلها أجر كارس بيران بغير أهلي خوي أو قيامة الله سيت يعني ليه وابي غمص الله وسلم إما في ركا كبراسي ناكري كسيك اختصاصي لا قانونا هيتو بري كسيك هيج اختصاصي كينيا بيت دسي أو ياخذ كسيك هيج إلمامك بمسائل سياحانية خوي عسكرية خوي سلام أم حكومتنا بينما خلقي عسكري هن راكرا بوزير السياحة قشت وجزار كسيك يعني هيج إلمامك بدينية أشيت لوزارة أوقاف وكاروبار إسلامية مثلا دعنده بخويا رواية مشتكك براسي بلام إسلام ناتو أما بلا إسلام هاتوا يعني كسي جنجاو وشويني جنجاو ببي اختصاصه ببي بسبوري خوشي ولا لا بيكاتي دروس كردني دولتا وكوتمان كباسه كمان باسي دولتي دينية چونك إسلام ناتو دولتي ديني دروسكا باسي اختصاصه بسبوري وباسي لهاتو هي چه لهاتو أوا خو أبا ذري غفاري يكك بولواني كزور خوشويز بولاي بيغمري صلى الله عليه وسلم بلام دعوي سلطة ودا صلادك بيغمري صلى الله عليه وسلم في فرمي مكة إنك ضعيف وإنها أمانة وإنها يوم القيامة خزي وندامة لبرو الراسية رجل مناسب في المكان المناسب دا عندت عمر يكون الخطاب أكريب خليفة دعاء بيغمري صلى الله عليه وسلم بلام سيدي عبقريتي عمر شونه أسامة كوري زيد أكعتا سركردي جيش لكعتك أبو بكر بوني هي لكعتك عمر بوني هي بو چونك أو براسي يعني جنجك بو توانا عسكري بهيز بو لسباكا أبو بكر ببي أروى أو بسواري أروى لبروا أمو أمانة بمان لن بلي أبي لا كاتك كإسلام بعض دست أبيت ودولتك دروس أكري خلقي مناسب وخلقي بسبور لشوينا كان أداء نك خلقيك بهوي أوي كديندار أكري بوتري أو كسيكا أبي بوزير أبي كومل مواصفاتي تيابي وأبي لروي ديني شو ترسي خوالد لي أبي وبلام ناكري بلي هر كسي ترسي خوالد لابو أو أكري ببي بوزير نا بلام أكري أوي كأكري بوزير وأبي ببرلمانتار أبي براسي ترسي خوالد لابي وأبي رقابي خوائي بسر خوي وببينيتوا بلام وكوتمان ناكري هر كسيك أهلي مزقوتو كسي صفي كمي جماعتي مزقوت بيه والله أما دروس تبو وزيري وبرلمانتاري وسلوكاتنا جنابي إمام مصطفى موديلك هيك لسردمي يستمع زور بيرو كريبو ويكا كساني بربرسي بيدياري بكري يعني مثلا سروك دولة سروك حكومتي بيدياري بكري أوي شوية مثلا سيستمي هالبشاردنا بله ماشي إسلام تا چەند ڕەوایەتی ئەدا بەم جۆرە سیستەمەوە تا چەند مامەڵی لەگەڵدا کردووە لە مێژووی خۆیدا یانی مەڵێ لە مێژووی ئیسلامە مامەڵ کراوە بەوە یعنی کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفات دەکا پێش ئەوە ئیشارە دەکا بۆ ئەبوو بەکر بەڵام نەیسە سەپان و بەسەریانە کاتێک کە ئەبوو بەکر وەفات ئەکا کۆمەڵێ ناو ئەدەن لەم ناوانە یەکێک بۆ خۆتان هەڵبژێن چێ لەوانە عومەری کوڕی خەتابە ولا سەردەمی عومەری کوڕی خەتابیشە کۆمەڵێ ناو دیاری کراوە کە ئەم ناوانە لە دوای من ئەگەر خۆتان دەنگیان پێبن کامیان باشە بەیعەتی پێبن طبعا ئەو کاتە وتراوە بەیعەت نەوتراوەتە بەیعەتی پێبن ئێخۆ هەر لە ئەو سەردەمیا بووە هەبوو بەیعەتی نەداوە کافریش نەبووە پێی هەبوو بەیعەتی بە عومەر نەداوە هەبوو بەیعەتی بە ئەبوو بەکر ینی بە کوتی ڕاجایی هەبووە ڕاجایی هەبوو قبوڵیش بووە قوربان یانی ئەسڵان خۆ لە
قورآن يعني ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ئەگەر خوای گەورە بیویستایە هەموو خەڵکێک کردە یەک ئومەت بەڵام نەیکرد. ئەسڵەن اختلاف و جیاوازیەکان بۆ خۆی جوان نییە. ئەسڵەن بوونی چوار مەزهەب لە ئیسلامە بۆ خۆی جوانیە بۆ ئیسلام، ڕاوڕای جیاوازی تایە. ئەمانە هیچ کام دژایەتی یەکتریان نەکردووە. بەمەرجێ جیاوازی هەبووە لە بینی ئیمامی شافعی لە هەر لەسەر دەستنوێژ شکاندن. ئیمامی شافعی فەرمێ بە لەمس دەستنوێژ دەشکێ، ئیمامی ئەبوو حەنیفە ئەفەرمێ نەخێر لەمس نییە بەڵکو شتێکی ترە کە پێوتێ جیماعە بۆ تێکەڵیە دەستنوێژ ئەشکێ کە سیرەکەی لە دوای یەکتری شەو نوێژیان کردو، ئیمامەتیشیان بۆ یەکتری کردو. اختلاف و جیاوازیش هەبووە، یعنی اختلاف نەک جایزە ضرورە. ڕێزیشان لە وەچینەکان یەک گرتووە کاتێک ئەو دێتە ناوچێک کە مەسەڵەن پێڕەوی فتوواکانی ئیمامێکی تریان کردو ئەویش خۆی تەقلیدی مەسەڵەن فتوواکانی ئەم ئەکات و بە پێی پێڕەوەکانی ئەو بێگومان ئەوە هەر زۆر وارد بووە قوربان، هەر زۆر وارد بووە. ینی ئەوە کە لە کاتێک کە ئیمامی شافعی ڕۆیشتۆتە بەغدا کە ئەبوو حەنیفە لەوێ بۆ بە دەرەجەی یەکەم سەیرەکەی وەکو تەقلیدی ئیمامی ئەبوو حەنیفەی کردووە و ئیمامی ئەبوو حەنیفە چۆتە شوێنەکە ئیمام بە هەمان شێوە وا بووە بەڕاستی. یعنی شتێکی نەکردووە کە یان دژایەتی یەکتری بێ و زەربەدان بێ لە یەکتری. ئەنی مامەڵەی ئیسلامیەکانی ئەم سەردەمە لەگەڵ سیستەمی هەڵبژاردن و دیموکراتیەتا تۆ پێت چۆنە؟ ئێمە یعنی مامەڵەکردن لەسەر ئەو چەمکەی لە یا بڵێن لەگەڵ دیموکراسیەتە بەو مەفهومەی کە دیموکراسیەت دەسەڵات بۆ گەلە ڕاستە خۆ لە قورئانە فەرمێ ئینی الحوکم ئیلا لله. ئەوە یەکلایی بۆتەوە مۆزوعێکی ترە، بەڵام وەکو وتمان کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی دەوڵەت و باسی دەسەڵات ئەکا، ئەی خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی لەلایە و دەستوری مەدینە دانێت. قورئانی لەلایە و دەستوری مەدینە دانێت. معنای وایە دەستوری مەدینە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایانێ ئیشارەتە بۆ ئەوە کە سیستمێکی قبوڵە کە باسی سیستمی بەیعەتدان و گەڕانەوەی بۆ گەل. مەبدەئی شورا مەبدەئێکی قورئانیە، مەبدەئی شورا مەبدەئێکی قورئانی وەشاویرهم فی الأمر وإذا عزمت فتوكل على الله. دوای شورا و ڕاوێژ ئەنجا فتوكل على الله. لەبەر ئەوە یعنی چەمکی دیموکراسیەت کاتێک کە ئێستا باز ئەکرێ کە بەو مەفهومە باس ئەکرێ کە دەسەڵات بۆ گەلە نەک بۆ سوڵتە و دەسەڵات. هەر قورئان وا فەرمێ قورئان هاتووە بۆ خەڵک، سەرۆک بۆ خەڵکە، سەییدی خەڵک چییە؟ خادیمەکەیانە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ وانە کەسێک سەییدە کە خادیمی خەڵک بێ، کەواتە ئەو کەسێ ئەبێتە دەسەڵاتدار بۆ خزمەت ئەبێتە دەسەڵاتدار، نەک بۆ ئەوەی کە خەڵک ببێتە خزمەتکاری ئەو. ئەبوو بەکری سیدیق کاتێک کە ئەبێتە خەلیفە چییە فەرمێ؟ فەرمێ ئینی وەلەیت عەلەیکم وەلەستو بخەیریکم. من ئەمڕۆ بوومە دەسەڵاتدار بەڵام من لە ئێوە باشتر نیم، باشترینتان نیم. ئەگەر ڕاستم کرد پشتم بگرن، ئەگەر خراپم کرد ڕاستم بکەنەوە. یعنی لوبی وەکوڵێ دیموکراسیەت و مافی مرۆڤ ئەوە نەبوو. وانی ئەوە نییە. عومەری کوڕی خەتاب هەڵەسێتەوە فەرمێ ئیسمعونی و ئاطیعونی. ئەوە لە سەردەمێکی شاکە ئیتر ینی پێشکەوتن هەر زۆر یا هەر نەبووە بەو شێوەیە. بەڵام سیر کە بزانە ئەوان چۆن تەعاملیان ئەستن لە ینی مەمەسە عەباس تۆ سیر کە ینی ئەڕۆین و بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بواری ئیجتیماعیە هیچ کەس شان لەشانی نادا. بابە کابرا دێ باسی مافی ئافرەتم بۆ کا، بەڵام یعنی بەدزیە و پێنج شەش ژنی هەیە، ناک هەر ڕەفیقە و خەلیلەی هەیە. باسی ئەوەشەکە ڕەدی تەعەدود و فرەژنیش ئەکات. تۆ سەیری کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن با بڵێن ئامۆژگاری شوێنکەوتوانی ئەکات دەربارەی ئافرەت. بەڵێ مەسەلەن نەفەرمێ باشترینتان ئاوایە مەسەلەن لەگەڵ خێزان. خۆی قودوەیە، خۆی قودوەیە لەوەیە.
لە تەمەنیا لە مناڵی نەداوە، لە تەمەنیا لە ئافرەتی نەداوە. زەید کە لە لای پێغەمبەر بە سڵ سەلەم کە مەولای پێغەمبەر بە سڵ الله وسلم وەکوڵێ 10 ساڵە لێ خزمەت پێغەمبەر بووم صلی الله وسلم پێی نەوتم ئەمەت خراپە ئەمەت باشە، یعنی هەموو شتەکان لە خۆیان تەطبیقی کردبوو. ڕۆژ لە ڕۆژان ئازاری کەسێکی نەداوە لەبەر تەرمی یەهودیە هەڵەسێتەوە، سەردانی یەهودی ئەکا کە نەخۆش ئەکەوێ، سەردانی ئەبوو جەهل ئەکا کە نەخۆش، یعنی ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەسڵەن ئەو ئوخوەتە، ئەو برایەتیە، ئەو پێکەوە ژیانە، ئەو ئاشتی کۆمەڵایەتیە، ئاشتی کۆمەڵایەتی و ئاسایشی خێزان هەمووی لەسەر دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم تطبیق بووە. هو هەمووی یعنی فراهەم هاتووە و دەستەبەر کراوە بۆ هەموو مرۆڤ ئەوانەی کە لەوێ بوون، هیچ کەسێک زوڵمی لێ نەکراوە. واضحە کە مانەوەی مەسیحیەکان و یەهودیەکان و سابیئەکان و چێوچێ لە مێژەوە بابە ئەوە نەبی یونس لە مووسڵ بووە لە پێش ئیسلامەوە، ئەمە بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمری بە ڕووخاندن و بە کاولکاردنی ئەو گۆڕە نەکردووە یاخود شوێنەکانی تر. ئەوەی کە لە ئەفغانستان ئەم هەموو پەیکەر و ئەم هەموو شتە هەبووە کە ماوەتەوە خۆ مێژوەکەی گەڕێتەوە بۆ پێش ئیسلام، کەچی ئیسلام نەهاتوو دەستکاریان بکە، ئەمما بە مؤامراتێک کە دژی ئیسلام هاتوون ئەمانە ئەچن مەرقەدی پێغەمبەران تێگەدەن و ئەی شێوێن و بە مەفهومی ئەمڕۆ هەندێ بەکرێ گیراوە. بێگومان ئەوانە بە مەسلحەتی غەیری خۆیان ئیش ئەەکەن بۆ غەیری دین بەڕاستی ئیشەکەن. بەڕێز مامۆستایی بەڕێز ینی ئێمە کاتێکەمان تەوا بوو خۆزگا کاتی زیاتر و دەرفەتی زیاترمان هەبوایەوە، ئینشاڵڵا هەڵیەگرین بۆ ڕڵقەکانی داهاتووی بەرنامە تاوەکو بتوانین بە بەرفەرەوانی بۆ باشتر باسی چەمکی کۆمەڵگەی مەدەنی لای ئیسلام و مسلمانان و سەردەمی پێغەمبەر و دوای پێغەمبەریش خەلیفەکانی ڕاشدین بکەین. من زۆر سپاسی بەڕێستانەکەم بەڕێز مامۆستا ساڵح سعید مافناس کە تەشریفتان هێنا و میوانی هەڵقەیەم جارەی بەرنامەکەمان بوون. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، هاتینە کۆتایی هەڵقەیەم جارەی بەرنامەکەتان دین و دنیا تا هەڵقەیەکی تر بە خواتان ئەسپێری.